خوای گەورە دەرگای تەوبەی بۆ ئێمە کردووەتەوە بە کراوەیی. بۆچی دەخوای گەورە دەرگای تەوبەی کردووەتەوە و داناخرێت؟ لەو ڕۆژەی خوای گەورە ئاسمانەکان و زەوی دروست کردووە دەرگای تەوبەی کردووەتەوە حتا ئێستا چرکەیەک دانەخراوە. باشە بۆی ئینسانی ئیماندار هیوا و ئەمەلی هەبێت، بێهیوا نەبێ. لە حەدیثێکی صحیح تەرغیب هاتووە خۆشەویستی خوا فەرمێ صلی الله عليه وسلم لای مەغریبەوە واتە لای ڕۆژ ئاواوە لە بابن دەرگایەک هەیە دەفەرمێ مەسیرەة عەرضه 40 أو 70 عاما بەس تەنها پانی دەرگاکە پانیەکەی دەفەرمێ دەرگا پانەکەی 40 ساڵ یاخود 70 ساڵ پانە. تۆ سەیریکە سبحان الله دەرگاکان ئێمە 2 مەترە 3 مەترە 4 مەتر ئەو پەڕەکەی دەرگاکان هەرەوەندن، بەڵام دەرگای تەوبە 70 ساڵ ئەگەر کەسێک ڕێگاکە ببڕێ لەم لێواری دەرگایە بۆ ئەو لێواری دەرگایە بەس بینەکەی 70 ساڵ ببڕێ ئەمجا دەگاتە ئەو سەری دەرگاکە. 70 ساڵ بە ڕێگادا بڕۆی بە سواری ئەمجا دەتوانی ڕێگا ئەو ڕێگای کۆتایی پێبێنی. بەڵامەکانی خۆمان 2-3 هەنگاوە دەرگاکانمان. خوای گەورە ئەم دەرگای بۆچی داناوە؟ لە ڕۆژ ئاوە دەفەرمێ لەو ڕۆژەی کە خوای پەروەردگار ئاسمانەکان و زەوی دروست کردو ئەو دەرگاشی دروست کردو دەرگا پێڵێن باب التەوبە، دەرگای تەوبە. فتحه الله للتوبة. خوای گەورە کردوێتەوە بۆ تەوبە، بۆی تەوبە بکەین و بگەڕێنەوە بەلای خوا. دەفەرمێ فلا يغلقه حتى تطلع الشمس منه. خوای گەورە ئەو دەرگایە داناخاتە ئەو ڕۆژەی کە قیامەت دێ و خۆر لە خۆر ئاواوە هەڵدێت. بۆچی خوای گەورە ئەم دەرگای کردوتەوە؟ بۆ ئێمە هیچ کاتێک بێهیوا نەبین.